هەفتەی چاندی کوردی لە ڕۆژی دووەمینیدا لە بروکسلی پایتەختی وڵاتی بەلجیکا لە چالاکیەکانی بەردەوامەوە لە چالاکیەکاندا سینەما و کۆنسێرت و شانۆ و خواردنی کوردی پێشکەش دەکرێن و خەڵکی بەلجیکا و ڕاگەیاندنەکانی و بە گەرمیەوە پێشوازی لە چالاکی هەفتەی کوردی دەکەن. لە بروکسل پایتەختی بێلژیک لە ساڵی 2014ەوە هەموو ساڵێک هەفتەی چاندی کورد چالاکی ئەنجام دەدا. ئەو ساڵیش بەجلی کوردی دەست بە چالاکی هەفتەی چاند کرا. سەرباری ئەوەی حکوومەتەکەی ئاکەپە لە ڕێگای شارەوانی بروکسلەوە ویستی هەفتەی چاند قەدەغە بکە، بەڵام هەموو هەوڵەکانی ئاکەپە شکستی هێنا و هەفتەی چاندی کوردی سەرکەوت. هەفتەی چاندی کورد لە بروکسل لە مەیدانی بورس بەڕێپێوانێک دەستی پێکرد و چەندین کەسی بیانیش بەشداریان تێدا کرد. بۆشایی کوردەواریش بووک و زاوایەک وەک کولتوری کوردی لەسەر ئاسپ نەمایشیان کرد. بەسەدان کەسی بەشدار بوو دواتر دەست بە هەڵپڕکەی کوردی کرا. پاشان لە مەیدانی ئیسپانیا بە چادر هەڵدان بەرنامەکەیان درێژە پێدا. ئەو چالاکیەی هەفتەی چاندی کوردی بووە ڕۆژەوی چاپەمەنیەکانی وڵاتی بلژیک و ناوەندەکانی تری نێونەتەوەیی. هەفتەی چاندی کورد تاکو ڕۆژی یەکشەممە بەردەوامی دەبێت.